لە ئەمارەتێکی بچووکەوە بۆ موعجیزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و میوانداریکردنی گەورەترین ڕووداوی وەرزشی جیهانی. قەتەر وڵاتێکی عەرەبیە و دەکەوێتە ڕۆژهەڵاتی نیمچە دوورگەی عەرەبی و باشووری ڕۆژئاوای کیشوەری ئاسیا. پایتەختەکەی دەوحەیە و بۆ یەکەم جار لە 11 سێپتەمبەری ساڵی 1970 ئاڵاکەی وەک دەوڵەتێکی سربەخۆ لە کۆمکاری وڵاتانی عەرەبی لە قاهیرە هەڵکرا. 5 ڕۆژ دواتر و لە بارگای نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک ئاڵاکەی هەڵکرا و پەیوەندیە دیبلۆماتی و جیهانیەکانیشی دەستی پێکرد. سەرەتای هەفتەکانی سەدەی ڕابردوو قۆناغی گەشەسەندن و گەورەبوون و بە جیهانی بوونی ئەم وڵاتەیە لە بیابانێکەوە شارە گەورەکان بنیادنران و ئابووری و تەندروستی و پەروەردە گرنگترین ئەو سێکتەرانە بوون کە ئەم وڵاتە زۆرترین گرنگی پێدان و پێشی خستن. ئێستا لە قەتەر وەبەرهێنان لە لووتکەدایە و تەنانەت بە ملیاران دۆلار لە دەرەوەی وڵات و لە ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی دنیادا وەبەرهێنانی قەتەریەکانە. بەپێی دوایین ئامار ژمارەی دانیشتوانەکەی 2,600,000 کەسە کە بەشێکیان بیانین و لە وڵاتانی ترەوە هاتوون. ڕوبەری وڵاتەکە 11,500 کیلۆمەتر چوارگۆشەیە و لە ئێستادا سەرقاڵی میوانداریکردنی گەورەترین بۆنەی وەرزشی جیهانیە کە مۆندیالە و لە تەواوی جیهانەوە چاوی لەسرە بۆ ئەوەی باشترین و سەرنجڕاکێشترین مۆندیال لە مێژوودا پێشکەش بکات. The 2022 FIFA World Cup is Qatar. قەتەر بۆ میوانداریکردن و بەڕێوەبردنی مۆندیال خەرجیەکی خەیاڵی هەبوو و راپۆرتە ڕۆژنامەوانیەکان ئاماژە با خەرجکردنی 200 میلیارد دۆلار دەکەن. لە کاتێکدا لە مێژووی مۆندیالدا تەنیا بەرازیل لە ساڵی 2014 15 میلیارد دۆلاری لە مۆندیالدا خەرج کرد کە ئەوە بە زۆرترین خەرجی مۆندیالدا دەنرێت لە مێژوودا. خەرجی مۆندیال لەلایەن قەتەرەوە بە ئەندازەیەک زۆرە کە 2 هێندەی بودجەی ساڵانەی وڵاتێکی وەکو عێراقە. توانای قەتەر لە بەرزترین ئازدا بۆ سەرجەم بوارەکان وای کردووە تەواوی جیهان چاوەڕێی مۆندیالێکی نمونەیی بکەن لەو وڵاتە و قەتەریش دەیەوێت ئەو بۆنەیە بکاتە دەرفەت بۆ زیاتر بە جیهانی بوونی خۆی و پیشاندانی توانە ئابووری و گەشتیاری و وەرزشیەکانی خۆی. هەشت یاریگای گەورە و مۆدێرن چاوەڕێی دەستپێکردنی یاریەکانی مۆندیالن و لە بەرزترین ئازدا ئامادەکراون. کەرتی گەشتیاری وڵاتەکە تەواوی ئامادەکاری کردووە و دەیەوێت بە باشترین شێوە پێشوازی لەو کەسانە بکات کە لە تەواوی دنیاوە ڕوویان کردووەتە قەتەر. ئاسمانی وڵاتەکە لە ترافیکێکی بەردەوامدایە و ڕۆژانە سەدان گەشتی ئاسمانی لە فڕۆکەخانەکانیەوە ئەنجام دەدرێن. ئێستا قەتەر وەک وڵاتێکی پێشکەوتوو ئامادەیە و لە ماوەی 50 ساڵدا لە دوورگەیەکی بچووکەوە خۆی گەیاندە وڵاتێکی دیار و بەهێزی ناوچەکە و تەنانەت دەیەوێت سەرنجڕاکێشترین ڕووداوی وەرزشی لە دنیا پێشکەش بە وەرزشکاران و ئارەزومەندانی وەرزش بکات.